تاکسۆنۆمی بلوم یاخود بلوم تاکسۆنۆمی هەڕەمێکە کە مامۆستایان و خوێندکاران ئەتوانن بەکاری بێنن بۆ دیاریکردن و ڕێخستنی ئامانجەکانی فێربوون و بەناوبانگترین وەشانی لەسەر بنەمای داواکاریە مەعریفەکان دامەزراوە و پێشنیاریەوە ئەکات کەوا پێویستە پێکاتەی فێربوون لە ئاسانەوە بۆ قوڕس بێت بە 6 قۆناغ کە بریتین لە بیرهاتنەوە، تێگەیشتن، جێبەجێکردن، شیکردنەوە، هەڵسەنگاندن و دروستکردن. لە ئاستی یەکەمدا تەنیا پێویستیمان بە بیرهاتنەوەی زانیاریەکانە بەبێ تێگەیشتنێکی دروست لێیە. گەر لیمۆیەک بە نمونە وەربگرین ئەوە پێویستە تەنیا ناو، شێوە و ڕەنگ و ترشی لیمۆکەمان بیر بێت و بە بیرهاتنەوەی ئەو زانیاریانە ئەچین بەرەو قۆناغی دواتری فێربوون. لە قۆناغی تێگەیشتن لەوە تێئەگەین گەر لیمۆیەک پێگەیشت بێت ئەوە ڕەنگی زەردە و لەوەش تێئەگەین کەوا لیمۆ بڕێکی زۆر لە ڤیتامین سی تێدایە کە بە تەندروستی ئەمان هێڵێتەوە. ئێستا کە لە لیمۆ گەیشتین ئەتوانین کاری لەسەر بکەین. لە ئاستی سێمدا ئەو زانیاریانە جێبەجێ ئەکەین کە ئەیزانین. لەوە تێگەیشتوین کە لیمۆ ترشە و بڕێکی زۆر لە ڤیتامین سی تێدایە. بۆ جێبەجێکردنی ئەو زانیاریەمان لیمۆکە لە ئاودا ئەکوڵێنین و لەگەڵ کەمێک هەنگویندا بە کەسێکی نەخۆش ئەدەین کە پێویستی بە چارەسەرە. لە ئاستی چوارەمدا فێری شیکاری ئەبین کە بریتێ لە پشکنین و دابەشکردنی پێکاتەکان و دیاریکردنی ئەوەی کەوا چۆن ئەو پێکاتانە پەیوەندیان بەیەکەوە هەیە. بەو شێوەیە بۆ ئامانجە ئەگەین کەوا ئەتوانین گشت بەشەکانی بخۆین دگەل لە پێستەکەی کە بەهۆی پێکاتەکەیەوە بە کەڵکی خواردن نایە. ئێستا ئامادەی هەڵسەنگاندنین. بە زۆرێکەوە لیمۆکەمان وەک سەرچاوەیەکی باشی ڤیتامین سی بەراورد بە سەرچاوی تری وەک پرتەقاڵەکەی بە چەند ئاستێکی وەک گونجاوی بەرهەم تام و ئاستی ڤیتامین سی لە هەریەکەیان. ئێستاش دوای ئەو پرۆسانە ئامادەی بەرهەمێنانین. لەو ئاستە بە پشت بەستن بە پێنج ئاستەکەی پێشتر ئەتوانین چەندین بیرۆکەی داهێنەرانە هەیە جێبەجێ بکەین. بە نمونە ئەنجامدانی توێژینەوەیەک لەسەر کاریگەریە دەرونی و هەستەکیەکانی بەکارهێنانی بوونی لیمۆ لە پاککەرەوەکانی ناوماڵدا. تاکسۆنۆمی بلوم لە ساڵی 1956 پێشنیار کرا لەلایەن چەند زانایەکی بواری پەروەردە بەسەر پەرشتی بنیامین بلوم کە هەر بە ناوی خۆشیەوە ناونرا و بە درێژای ساڵان پێداچوونەوەی بۆ کرا و بە بەناوبانگترین وەشانی لە ساڵی 2001 پێشنیار کراوە لەسەر بنەمای پەروەردەی مۆدێرن لەلایەن لۆرین ئەندەرسەن و دەیڤید کراسفۆڵەر کەوا بەشێک بوون لە پەرەپێدەرە ڕەسەنەکان.